زانێکی ملا دڵدایە هەیەمووی غەم و حەسراتە منێ لە دووری لەیلایە دەردێ منێ ڕەشی ئەسمەر بۆ دمردم ناسکە دولبەر گیان لەسەر باڵای تۆیە و من لە دنیای بوومە دەربەدەر ئەرێ دەربەدەر وەرەیان جەرگمی هەڵەدێڕێن بەدایابان و کوژتاری چەنەیە جێژوانێم لەگەڵ کرد بەرپەیان ژێرە و دووداری دەردێ لە منێ ڕەشی ئەسمەر بۆ دمردم ناسکە دولبەر گیان لەسەر باڵای تۆیە و من لە دنیای بوومە دەربەدەر ئەرێ دەربەدەر وەرەیان جەرگمی هەڵە بدڕێن دەبایە گیانمێ ڕزگار بێ سەرۆوە ژەری ڕاخەری من هەرەیە قوڕم بەرد و دەربێ شاخانی ئەگەرێتەوە بۆ ساڵەکانی پەنجا بۆ دروستبوونی بۆ ئێرە بەڵام تەپان پێش پەنجاکانی باوکمەر شاخان شایشی بووە بەڵام شای وەکو ئێستا ئەم شاخانی نەبووە شای دەستگێر بووە لە شوێنی تر شاخانی ترمان بووە بەڵام دوو شای دەستگێری بووە لە دوای ئەوە لە پەنجاکانەوە بە بێبەریۆری ئێمە هاتووتی ئێرە ئەمەی گرتووە ئەم شاخانی تەپان ئاوان پشووک نەبووە گەورە نبووە شاخانی پشووک بووە لەو شوێنەی کە کاخالی ئێستا مەکتەبەی هەیە شاخانەکەمان لەویا بووە جا ئەو بەریشەوە هۆدیشی تایە ئەمە وەختی خۆی تەمان مەطعەمیش بووە ساڵ ئەوەی کە منە لەم ساڵی شەسەکانە لێم کە پەنجاهەوت بۆ شەسەکان مەطعەمیشی تیا بۆ بە ناوی وەسانەزەر مەسیحی بوو ئەو هۆدی ئەو بەرەو شاخانەکە مەطعەمە بووە ئێرە شاخانەکە بووە ئەو هۆدەی کە ئێستا خەڵکی لێ دانیشێ ئەو هۆدیشی گەورە بووە خەڵک لێرە شێشوشتەکان نەبێ لێ دانیشێ ئێمە شاخانەکەمان ئەم تۆزە بووە بۆیە گەرێتەوە بە ساڵی پەنجاکان ئەو ئان لەسەر دەستی باوکمە دروست بووە وەسا شەریفی شایشی ئەو دای مەزانیوە ئێمە پیشەکەمان چووکە شاخانەکەی و خۆشحاڵیش بە ئیشەکەشمان بەڵام لەسەریشەوە خۆشحاڵێکەوە بەو ئەدیب و شاعیرانە کەوا ئەو یاموشی ئەم شاخانەیەکەن وە پێشمان خۆشە و ئێمە هەموو مەکتەبەمانێ مەسەلا کتێبێکمانێ ئەرشیفێکی شەعبە مەسەلا ئەو بیانانە هەموویە نێرە حتا کۆنسڵەکانی بەریتانیا لەو بەناسەدان ئێریان کردووە وێنەکان من هەڵواسیوە بە ئام هەمووی اینجا ئێمە دۆستایەتیمان لەگەڵ هەموویانە هەیە مەسەلا نەک هیچ شتێمانی لە هەولێرە دۆکە مەسەلا هەموو دۆستایەتیمان لەگەڵ هەموو ئەدیب و شاعیرەکانە هەبووە قاوەخانە و چایخانەکان لا مێژووی گەلاندا شوێنێک بوون بۆ کۆکردنەوەی دەنگە جیاوازەکان بۆ کۆکردنەوەی ئەو ئەدیب و نووسەرانەی بیرروڕاکانیان لەوێدا ئاڵوگۆڕ دەکەن ئەگەرچی کوردیش خاوەنی قاوەخانە و چایخانەی لە مێژینەیە و هەمیشە بۆتە جێگایەکی ڕۆشنبیری تاکو نووسەران و ئەدیبان لە ڕێگەی دیالۆگەوە شرۆڤەی ئەو بابەت و باسانەی خۆیان بکەن و قاوەخانە و چایخانەکان بکەنە شوێنێک وەک بزاوتێکی ڕۆشنبیری خۆیان چایخانەی شعب یەکێکە لە کۆنترین چایخانەکانی شاری سلێمانی و
مێژوەکەی بۆ ساڵی 1950 دەگەڕێتەوە لە سەردەستی وەستا شەریفی چایچی. لە کۆندا و لە ئێستاشدا چایخانەی شەعب بۆتە جێگای کۆکردنەوەی هاوڵاتیان و ئەدیبان و نووسەران. هەندێک جاریش ناوەندێک بووە بۆ ئەو ئەدیب و شاعرانەی ڕوویان تێکردووە و گفتوگۆیان لەبارەی بابەتە ئەدەبی و ڕووناکبیری و سیاسیەکان کردووە. لە سەرتاسەری دنیا گازوونەکەی کە جیاوازیە لە چایخانەکانی تر ئەویش بڵێ لە بەغا گازوۆی موکەلسوم هەیە لە میسر گازوۆی خان خەلیلی هەیە کە بۆتە هۆی کۆبوونەوەی نووسەران و ڕۆشنبیران لەو گازوونەیە. من پێم وایە چایخانەی شەعب تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوە ئەمە من تەشبیهەکەم بە چەترێک کە هەمومان لێرە کۆ کردوێتەوە. ئەمە زۆرجار لە مقابلەکانە باسم کردوکەوە ماڵی دووەمی ئێمەیە لەبەرەوەی زۆربەی دیالۆگ و حیوارەکان لێرە زیاتر ئێمە پیادەکەین و ئەو بەرنامە و شادرانی کە لە منفا دەرەچێت لە ڕێگەی چایخانەی شەعب بەدەست ئێمەدا وانەی ئەمەش لە ڕێگەیەوە بەدەست ڕۆشنبیرانی ئەوروپاگا خۆی لە خۆیان چایخانەی شەعب پێم وایە من 29 ساڵ بە مستەری هاتووشم چایخانەکەم وتەگەیشی چایخانەکەم چەندها کوڕکوورمان تیا سازداوە لەوانە یادی حەسەن زێرەکی نەمر یادی کەریم کاڵان کە تەمەنێکی لە خزمەت ئەدەبی کوردی سەرف کردووە. هەروەکو هەموو چاخانەکانی تر بە تایبەتی بۆ شاعیر و هونەرمەند و نووسەر چاخانەکە نازانم ڕەنگە هەر بۆ من بێیا بۆ هەموو ئەوانەی تر لێرەوە توانراوە من لای خۆمەوە کۆمەڵێ دەقم بنێرم بۆ گۆڤارەکان یعنی یا کارە هونەریەکانم یعنی زۆر لە دەرێنەرەکان لێرە دەقیان ناومەتێکە کە لە 20 ساڵی ڕابردووە تەمسیلم لەگەڵا کردوون. ئەو تایبەتمەندی هەیە بۆ من مەدرسەیەکە ئیتر نازانم ڕەنگە بۆ نووسەرەکان یا بۆ شاعیرەکانی تر بەڵام من زۆر سوودم لە چاخانەکە بینیوە. چایخانەی شەعب تایبەتمەندێکی زۆری هەیە بۆ زۆر تایبەتی هەیە بۆ نەک هەر شانۆکاران بۆ شاعیران نووسەران هەموو هونەرمەندان کە لێرە دانیشتنیان هەیە یاریکردنیان هەیە بە تاوڵەیە دۆمینەیە ئەوانە هەیە. ئەمە ئەو شوێنەیە کە ئێستا تەقەتەق و مەسەلەن یاریکردن و هەتا گفتوگۆ جگەرە کێشانی تایە شوێنێکی جیاوازتر لێرە هەیە لەو دیەوەیە ئەوە شوێنی گفتوگۆکردنی ئیشی هونەری یان هەر ئیشێکی فەنی بێت قسە لەسەر ئەوە کرێت. بۆ منیش زۆر جار کە هاتوومەتە ئێرە موعیدێکم لەگەڵ کەسێکی هونەرمەندا یان چالەکێکمان هەبوو بێت لە ڕۆژێکدا ئێرەمان داناوە بۆ قسەکردن یان هاتووم لێرە کەسێکم ویست بێ بۆ ئیشکردن لەگەڵما لێرە من بینیومە قسەم لەگەڵ کردووە. Karman bemre ay way barana wa kumri sar bala mashina dashikene bamhavina asmaran khniyan shirina way barana
كرمان رشدها ناوي أي وي 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 بهرانا وقمري سار بالمشينا تسيكين بمهاوينا اسمع رنخنيان شيرينا اي وي 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 بهرانا يعني شيرين اي وي 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 بهرانا وقمري سربال مشينا تشتيكين بمهاوينا اسمر نخنيان شيرينا اي وي 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 بهرانا چایخانەی شعب ڕوویەکی گەشی بزوتنەوەی ڕووناکبیری و ئەدەبی شاری سلێمانیە کە لە ڕابردوو ئێستادا بۆتە ناوەندی کۆکردنەوەی ئەدیبان و نووسەران و هونەرمەندان و هاوڵاتیان زۆر جار چایخانەکە بۆتە هەوێنی چەندان بەرهەمی ناوازە و هەر لەوێدا دیالۆگە ئەدەبی و ڕووناکبیرەکان سەریان هەڵداوە. ئەگەر بێت و شایخانەی شعب لە ئەوڵی شارتم پێدا ئەگەر تایبەتمەندێکی خۆی نەوایە وەکو شایخانەکانی کە هیوایە چ پێنج دقە چایەکە خەوە ڕوا بەڵام وەکو پێشەجی شارتم پێدا من ڕۆژی وای لە دوای داوامەوە کە لێرم هەتاکو پێنج ژێوارەی لێرم بە درێژایی 29 ساڵ تەمەن چی وای لە من کردووە کە من لێم لێرە 29 ساڵ ژیانی خۆم دەرمەسەر ئەوە جوابی پرسیارەکەی جنابتە لەبەرەوە لێرە بەڕاستی قوتابخانەیەکە بووە زۆر برادەری نووسەر و شاعیر هاتووە لێرە مناقەشەی شارەکانی کراوە بەڕاستی ئەو ئیسفادەی لێ کردووە ئیسفادەشی بە خەڵکانەوە لە خۆی لە خۆیان بەڕاستی منبەرێکی چاکە بۆ ڕۆژوگەران نووسەر ئاسانی بەرهەم نهاتوە مەسەلەن هەوڵ و ڕەنجێکی زۆری بۆ ئیراوە تا بۆتە ئەو چایخانەیە یعنی بەتەنیا ئەمە ڕەنگە ئیشی چایچەکان نەبێت یعنی نووسەران و ئەدیبان و هونەرمەندان دەستێکی باڵان لە سەرکەوتنی ئەم کارە کە لەم چاکانەیە هەیە. پێیتە چایخانەی شعب شەر نییە هەر بۆ گفتوگۆیەکی جدی هونەری بێتە ئێرە یان بۆ گفتوگۆیەکە بتەوێت هەر شتێک بێت کە لێرە قسە بکەیتەوە چ بۆ یاریکردن بێت بۆ گفتوگۆیەکی جدیکردنی بۆ بینینی کەسێکی بۆ چاییەک لێرە خۆی تۆ ڕۆی لەوەی چایەکە ئێرە زۆر پێ خۆش بێت من زۆر جار کە ئێمە ئێرە چایی ناخۆم بەڵام محەلەبەکانم بەدڵە زۆر خۆشەوی خۆم. وەک دیارە پەیامی من بۆ ئێرە ئەوەیە هیوادارم پێگەی خۆی ون نەکات وەک جارە لەوە چێکاڵ بوو بێتەوە بەڵام ینی ئەمە بێتەوە جارێکی بێتەوە بە مەدرسەیەکی زۆر باش بۆ ئەو کەسانی کە لێرە گفتوگۆیان کردو لەسەر ئیشەکانیان. كرمان بمري اي وي 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 بارانا وقمري سار بالمشينا دشتي كان بمهاوي
وجن دويني لاولاوي بكر من رشدها ناوي اي وي 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 بارانا وقمري سار بالا مشينا تسيكين بمهاوينا اسمع رن خنيان شيرينا اي وي 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 بارانا يعني شيرين اي وي 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 بارانا وقمري سربالا مشينا دشتيكين بمهاوينا اسمر نخنيان شيرين اي وي 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 بارانا